ئەمڕۆ لەگەڵ دکتۆر سوار عەلی مەولود پسپۆڕی نەخۆشیەکانی دڵ باسی نەخۆشیەکانی دڵەکەین و پەیوەستیەکەین بە ڕۆژوگرتنەوە چۆن خۆمان بگونجێنین. دکتۆر بانی باش بەخێر بێت. بانی ئێوەش باش، زۆر سوپاس. پێمان بڵێ ئەوانەی کە گرفتی دڵیان هێتوانن بە ڕۆژوو بن؟ ڕاستێکی پرسیارێکی قورسە. باش. ڕاستەکەی وەکو ڕێنمایی گشتی جیهانی کە هەموو مسلمانی لەسەری کۆک بن نییە ڕێنمایی، لەبەرەوە زۆربەی کات ڕێنماییەکان تاک بۆ تاکە، ینی هەر تاکێکی نەخۆشی درێژخانی دڵی هەبێت ئەبێ پزیشکی پسپۆرەکەی بەرپرس بێ لەسەرەوەی ڕێی پێ بدات بە ڕۆژوو بێت یاننا، لەبەرەوەی گرفتەکان جیاوازن. بە شێوەیەکی گشتی ئێمە ئەتوانین بڵێن نەخۆشیەکانی دڵ چین تاوەکو بە ڕۆژوو بنیاننا. باشە، کەواتە ئەکرێ پۆڵێن بکرێن و دواتریش دانە بەدانە خوان پرسی پزیشک بکەن. بەڵێ، ئێمە نەخۆشیەکانی دڵ بەعام کە باسیەکەین وەستمان بەرزبوونەوەی فشاری خوێن، ئەو کەسانەی کە زەختیان لەگەڵە بە شوێ درێژخایەن، ئەو کەسانی سستبوونی دڵیان هەیە، ئەو کەسانی کە گرفتی گیرانی بۆڕەکانی خوێنیان هەیە کە پێوترێ سنگە کوژە یان جاڵتەی دڵیان لە ئێستا توش بووە یان پێشتر توش بووە، ئەمەش گرفتێکی سەربەخۆیە، یان ئەوانەی کە تێکچوونی کارەبای دڵیان لەگەڵە، یان ئەوانەی کە گرفتی زمانەی دڵیان هەیە، سەمامی دڵیان هەیە. ئەمانە هەموو لە زمنی نەخۆشیەکانی دڵن، هەریەک لەمانە تایبەتمەندیەکانیان جیاوازە. بەنمونە باسکەن کە لە هەمووی باوترە زەختە فشاری خوێن، ئاتەن ئەو کەسانی کە زەختیان لەگەڵە بە ڕۆژوو بنیاننا زۆربەی کا دوو پرسیارە بێ لە خۆیان کەن، ئایا یەکەم شت پێشەوەی داخلی ڕەمەزان زەختەکەیان کۆنتترۆڵە یاننا، دووهەمیشیان ئەو دەرمانانەی بەکارێنن پێویستە دایروتیکی تیایان بە کوردەکە ئەو دەرمانەی کەمیزی پێکات یاننا، ئەگەر بێت ئەو کە دەرمانن بەکارێن کەمیزی پێکات ڕۆژانە زیاد لە ئاسایی زیاترەکەن، ئەو کاتە ئەبێ ڕێنمایی پزیشک وەگرێ ئایا دەرمانەکە پێویستەکە کەم بکرێتەوە یان کاتی بەکە وەرگرتنی دەرمانەکە بگۆڕن لە مانگی ڕەمەزانە. باشە، کەواتە بینەرانی خۆشەویستی ئێمە ئێستا ڕاستەخۆ لە پێیجی فەرمی کورسادە تۆڕ کومەڵاتی فەیسبوک لەگەڵتانین، ئێوەتوان کۆمنتەکانتان بنووسن بە پێی ئەو جۆری نەخۆشی دڵی کە ئەتانێ و پرسیاری لەسەر بکەن بۆ من ژۆڵامی پێویستان بۆ وەرگم لەلایەن میوانەکەمەوە. دکتۆر پێمان بڵێ ئەگەر کەسێک بە ڕۆژوو بێ و گرفتی دڵی هەبێ، بەڵێ، نیشانە ئاگادارکەرەوەکان چین بۆی کە پێویستە پیشکەین؟ بەڵێ، بە شێوی گشتی هەر کەسێک نەخۆشی درێژخانەکانی دڵی لەگەڵا بەیان بۆ ڕی خوێن هەر کاتێک بە ڕۆژوو بوو بۆ هۆی ئاوسانی قاچی، یان بە ڕۆژوو بوو تووشی گێژبوون و گورانەوەی کرد، یان بە ڕۆژوو بوو تەنگە نەفەسی بۆ دروست کرد، یان بە ڕۆژوو بوو بێهێز و بێتاقەتی کرد، یان بە ڕۆژوو بوو وای کرد ڕۆژانە زیاد لە ئاسایی میزکردنەکەی زیاد بکات، هەموو ئەم یان بە ڕۆژوو بوو ئازاری سەرسنگی بۆ گەڕا، هەموو ئەمانە نیشانەی ئاگدارەکەەوە ناتوانێت بەردەوام بێ لە ڕۆژۆکەی. ئەتر ئەبێ یان ئەوتە سەردانی پزیشک بکات یان ئەوتە نابێ بەردەوام بێ لە ڕۆژبوونەکە، لە بەرەوەی ئەگەر بێت و لەم حاڵەتانە بەردەوام بێ گرفتەکانی دڵ و گرفتی تریشی بەدواوێت. ئەوانی کە دەرمانیان هەیە بۆ سێژەم ئەکرێن بە دووژەم یاخود ئەوژار پرسوڕای پزیشکی بێت ئەوانەی نەخۆشی دڵیان هەیە. ئەمانەی کە سێژەمن ڕاستەکەی زۆربەی کاتە بێ پێش ڕەمەزان بێن، ئەگەر لە زۆربەی کاتە ئەتوانرێ بکرێتە دووژەم، بەڵام هەموو دووژەمێک گونجاو نییە بۆ نەخۆشیەکانی دڵ. بەنمونە باسەکەین ئەو کەسانی کە قەستەرە و شەبەکۆ باڵۆرەکەن ئیتر بۆ جەڵتەی دڵە یان بۆ گیرانی بۆ ڕێی خوێن بە شوێی درێژخانە هەنێک دەرمان هەیە ئەبێت 2 ساعت جارێک بێت. ئێستا لە ئێستا خۆمان نەزانین تقریبا 5 ساعت بە ڕۆژوە بن، ئەبێ ئەم دەرمانەیە پێشەوەی داغڵی مانگی ڕەمەزان بێت پزیشکی پسپۆرەکەی گۆڕانکاری بەسەرابێنێت. یەکی لەم دەرمانە کە تیکاگریلۆرە بریلانتایە کە زۆربەی و کەسانی کە قەستەرە بەکارێنن، ئەبێ پێش مانگی ڕەمەزان چارەسەرێکی بدۆتە پزیشکی پسپۆرەکە یان ڕێی پێدا یان ئەوتە گۆڕانکاری لە دەرمانەکە بەکارێنیت. باشە دکتۆر، باسی ئەوە کراوە ئەگەر زمانەی دڵشل بێت بەڵێ ئەکرێ و کەسە بە ڕۆژوو یاخود ئەوی ژووردەکاری خۆی هەیە. بەڵێ، زمانی دڵ ئاستمان هەیە، کەممان هەیە، ماوناوتمان هەیە، زۆرمان هەیە، ئاتەن کەمەکان ئەتوان بە ڕۆژوو هیچ گرفتێکیان هەیە، بەڵام ئەمانەی کە شلبوونەوە یان تەسوکبوونەوەی زمانی دڵیان هەیە بە شێوەیەکی تند یان حاڵەتەکەیان پێشکەوتووە دەرمان بەکارێن بۆ ئەوی نیشانیان نەبێت، ئەمانە بە شێوەی گشتی ئەبێ ڕێنمایی پزیشک وەگرن و بە شێوەیەکی گشتی ناتوان بە ڕۆژوو بن، لەبەرەوەی وشک بوونەوە یاندا بەزنی زەخت کاریگەری ئەبێ لەسەر زمانی دڵەکەیان. پاسێک لە پاککەوتنی دڵ بکەین یاخود لاوازی دڵ سستی دڵ هەرچێکی ناوبرین و بابەتانە ئەوانە کام جۆرەیان ئەتوان بە ڕۆژوو؟
سستبوونی دڵ ڕاستێکی پێشەوەی بە ڕۆژوو بنەبێ بڕیار بر لەسەر لە چه ئاستێکایە بۆم نا کەسەکە لە هاتوچۆی ناو ماڵە تەنگە نەفەسی بێم کەسە ناتوانێت بە ڕۆژ بێ بەڵام ئەگەر بێت و سستبوونەکی کەم بێت کە ئەمە پزیشکی پسپۆرەکە بڕیاری لەسەردات بۆم نەپێ ئەڵێ خاوبوون و دڵەکەت کەم نییە ئەنی سستبوونی دڵەکەت زۆر نییە ئەمە ئەگەر بێت و کەسەکە پێش ڕەمەزان چالاک وە بنە ئەتوانێت بەلانی کەمەوە 200 متر بڕوادیان بەرزایی بڕۆت بێەوەی هیچ گرفتێکی هەبێت تەنگە نەفەسی هیلاکبوونی هەبێت ئەمە ئەم کەسانە بەست ڕێخستنەوەی دەرمانەکانە منە دوای ئەم بڕیارە ئایا ئەو دەرمانەی کە بەکارێنن دایورێتیکی تیا ئەو دەرمانێتیا کە میزی پێکاتیاننا ئەمە خاڵێکی ترە کە بڕیار لەسەردا بەڵام بە شێوەیەکی گستی ئەگەر خاوبوون و سستبوونی دڵەکەی سەرەتا بێت بەهۆی گیرانی بۆڕێکانی خوێن نەبێت دەرمانەکانی پێشتر بە مەزبوطی بەکارهێناوە پێش ڕەمەزان و هیچ گرفتێکی نەبووە متابعی خۆی کرد و هیچ گرفتێکی نەوە ئەن بە شوێکی گشتی ئەتوانن بە ڕۆژ بن بە شەرتێک حەبی دایورەتیک تیاگ نەبێت لە چارەسەرەکان ئەگەر بێت ئەوەی کە میزیان زۆر پێکات بارەی پێدرێ مدەڕێت لە ناو خەڵکە ئەمە ئەبێ ئەو دەرمانە دەستکاری بکرێت یان کاتەکەی بگۆدرێت یانەتە ڕێنمایی تایبەت لە پزیشکی پسپۆرەکە بگرێت باشە پرسیاری بەڕێزەشتر هاتووە هەربینەری خۆمانە باسیەوە کە لە کاتی یاریکردن دڵی پەلەپەلەکە وەڵی گەر دڵم خێرا لێبات ئاساییە لە کاتی خۆی هەست بکە کە دڵی خێرا لە کاتی ئاسایی بەڵامەوە لە کاتی یاریکردن پەلەپەلی زیاترە لە کاتی ئاسایی ئێمە لەنگە کەسەکە تەندروست بێت گەنج بێت ئێمە هاوکێشێکمان هەیە 220 ناقص تەمەنەکەیەکەیت یان بۆ منە کەسەکە ئەگەر 40 ساڵ بێ ئەگەر بێت و وەرزشێکی زۆر بکات تا 1970 ڕی پێدراوە لە کاتی وەرزشی لاگونەکە بەڵام پێش وەرزشەکە و دوای وەرزشەکە دڵەکەی پەلەپەل بێ ئەوە گرفتێکەیە بێ چارەسەر بکرێت باش کەواتە پێویستە پشکنکە چۆن بزانین دڵ پەلەپەلەکە ینی هەرەوەی کە خۆمان هەستمان پێکرد بە لایانی دڵەکەمە دڵ پەلەپەلکردنە یاخودمە حاڵەتێکی ئاسایی دڵ پەلەپەل بوون کەسەکە خۆی هەستی پێەکە نیشانەیە کەسەکە ئیتر لاوانەیە مەبەستی ئەوەی بێت دڵی بەناڕێکی لێدات لاوانەیە دڵەکەی خاو بێتەوە لاوانەیە دڵەکەی سەریع بێت هەموو ئەم بابەتانە دڵ پەلەپەلبوونی پێوترێ هەموو یەکێک لەمانە ئەبێ پشکنینی بۆ بکرێت بۆی بزان ئایا شتەکە شتێکی ئەسادەی و ترسی ناوێت یان نەخۆشیێکی بەدواوەیە ئەبێ چارەسەر بکرێت باش بینەریشتر پرسیاری کردوڵە لە کاتی پیاسەکردن هەستەکەم دڵم پەلەپەلەکە هاتەن لە پیاسەکردنی ئاسایی دڵت پەلەپەل بکە پێویستەکە پشکنین بکات لەبەرەوەی بە شێوەی نۆرماڵی بە شێوەی ئاسایی دڵ لەو کاتە هەستی پێ ناکە بە پەلەپەل بوون باش دکتۆر بابینە سەرەوەی جۆری خواردنەکان بۆ وانە کە گرفتی دڵیان هەیە جۆرێکی تایبەت هەیە لە خواردن لە ڕۆژوشکاندن لە پاشێوان لێ دوورکەونەوە یاخود پابند من پێوەی باڵێ بەنسبەت ڕێنمایەکی شتەکانی پێش ڕەمەزان ئەوەی کە خواردنی چەوری سوورەوەکرا و ئەوەی کە خوێی زۆرتیان نایخۆن بۆ زەخت و بۆ نەخۆشانی دڵ زائیدەن ئەبێ لە پارشە و کەسانی کە ڕێپێدراون ئەبێ خواردانە بخۆن کەەوە کاربۆهایدرێتی ئاوێتەییان تیا ینی ئەوە نین کە ڕاستەخۆ هەرز بن لەسەر خۆ هەرسە بن لە لەش بنای گەنمە برنجە پاقلەمەنیەکانە میوە و سەوزەیە ئەم بابەتانە ئەبێ لە پێکاتەی خواردنی پارشێوەکانیان هەبێت نەک ئەو خواردانەی کە چەورین سوورۆکراون یان شیرنێکی زۆریان تەیە باشە پرسیارێکاتووە باسیەوە کە ئیکۆی کردووە نۆرمەڵە بەڵام لە هەمان کاتە پیان و تۆ لە سابیستی دەمارەکە تەسک بۆتەوە دەماری دڵ بەڵای نووسیوە وەژڵێ تەنگە نەفەسە بێ و کەم خوێنیشە بەڵێ مەسەلەی ئیکۆ نۆرمەڵ ئەمە شتێکی زۆر ئاساییە زۆر بەی کات گیرانەکە سەرەتاییە لە ئیکۆ هیچ نیشانەکانی تیا دەرناکەوێت پشکنێکی ترمان هەیە کە سیتیە یان ئەشعی تەنووریە دەریەخاتکەوە ئەم کەسە سەرەتای توشببوونی گیرانەکانی بۆ ڕێخوێن هەیە چارەسەر وەرەگرێ و متابعکرێت ئەمە خودی خۆی 120 هیچ گرفتێکی نییە بە ڕۆژوان بە ڕۆژوو بێت ئەتوانێت چارەسەرەکەی خۆی وەربگرێت و بەردەوام بێت مەسلەی تەنگە نەفەسی و کەم خوێنی پەیوەندیکی ڕاستە خۆیان هەیە ئەبێت چارەسەری کەم خوێنەکەی بکات اینجا سیر کە ئایا تەنگە نەفەسەکەی ئەمێنێت یان ئەگە تەنگە نەفەسەکەی ما ئەو کاتە بە دوای هۆکاری ترەگەڕەوە چارەسەر بوون کەواتە پرسیارێک هاتووە هە لە سەر قسەکەی بەڕێستە چۆن بزانین دڵمان گرفتی هەیە جوانە باوترین نیشانەکانی دڵبرێتە لە تەنگە نەفەسی زوو هیلاک بوون دڵ پەلەپەل بوون گێژ بوون بورانەوە ئازاری سەرسم ئەمان نیشانەی زۆر ئەمە نیشانەی دڵن لەوانەی ڕاستەخۆ گرفتەکە لە دڵ بێ یان گرفتێکی تر بێ بێتە هۆی ئەم نیشانە ینی بنمونە کەمی خوێن بۆی هێ دڵ پەلەپەل بوون و تەنگە نەفەسی و ئازاری سەرسم دروستکە بەڵام نیشانەکانی دڵت یا دەرەکەوێت زۆر باشە ئەوانی کاربای دڵیان باژنێ چی بکەن
بۆ ڕۆژوو کارەبایی دڵ ئەوانەی کە بە شوێی درێژخان لەگەڵیانە هەیە دەرمان بەکارێنن ئەگەڕێت و سەر دەرمانەکە بۆم نەهێنە دەرمان هەیە لە مانگی ڕەمەزان ئەبێ یان بگۆدرێ یان نابێ بە ڕۆژوو ببنمە دیجۆکسینمان هەیە کۆردارۆنمان هەیە زۆر نەخۆشیە بەکارێنێت لە مانگی ڕەمەزان بەهۆی وشک بوونەوە بەهۆی دابەزینی زەخت ئەبێت هۆی تێکچوونی خوێیەکانی لەش ئەمانە ڕاستەخۆ هەستیارن بۆ تێکچوونی خوێیەکانی لەش لەبەرەوە ئەبێ ئەم کەسانە پێشوەختە پزیشکی پسپۆر بیانبێنە بەڵام ئەگەر کەسەکە لەیانی دڵی تێکچوونی هەبێ دەرمانەکە چارەسەری بکە بە تایبەتی زۆر دەرمان هەیە خۆشببختانە لە ڕۆژەکە یەک جارە بەکارێنێت لە بەرەوەی XR ینی 24 ساعت لە خوێن نامێنێتەوە ئەمانە گرفتیان نابێت لە مانگی ڕەمەزانە بە ڕۆژوو بن بە شەرتێک دەرمانی تریان لەگەڵانە بێسە بۆ منە کەسمان هەیە تێکچوونی کارەبای دڵیان هەیە لە زمانی ئەیفی پێوترێ گوێچکەڵەیان تێکەچێت کارەبای بەهۆی تێکچوونی کێشکەڵەوە ئەمانە ئەگەر بێت و خوێن ڕووکردنەوەی لەگەڵ بەکاربێنن جەناب داگەداری ئەپیکسەبان بەکارێنە ڕێڤەرسەبان جۆری خوێن ڕووکردنەوەکە گرفت دروستەکە بۆ ڕۆژوان ئەگەر بێت و کەسەکە دوو حەب بەکاربێنێ بۆ خوێن ڕووکردنەوە ئەبێ سەردانی پزیشکی پسپۆرەکە بکە بۆی بکاتە بە یەک حەبێک کار لە ڕۆژەکە یەک جار بەکارێت بۆی گرفتی بە دروست نەکە باشە دکتۆر پرسیارێکە تۆ لە دوای ڕۆژەکان دڵم پەلەپەلەکە و دوایش خاوە بێتەوە و ئیکۆشی کردوە نۆرماڵە مەحاڵەتێکی ئاساییە دڵ پەلەپەلبوون هۆکاری زۆرن شەردی ئیکۆ هۆکارەکان دەربخات زۆر بێ کات هۆکاری بۆمە دڵپەلەپەل بوون زۆر جار هەیە بەهۆی گەڕانەوەی ترشەڵۆکە بێتەوەی دڵپەلەپەل زۆر جار هەیە بەهۆی قەڵەویەوە تێکچوونی بەهۆی قەڵەوی شەوان کە خەوێ کارەبای دڵی تێکەچێت زۆر جار هەیە بەکۆی کەمی خوێنەوە زۆر نی هۆکارەکان زۆرن ئەبێ بە دوای هۆکار دەرونی لاین دەری دەوری هەیە بەڵام کاتە توان بینەوە شێشەکە لە هۆکارەکە ئەمە مادەم پەیوەندی کردو بە خواردنەوە ئەنی گرفتێکی ئەگزێرشن هەیە ینی بەهۆی هیلاکبوونەوە دڵی پەلەپەلەکە شیلە هیلاکبوون یان ڕۆشتنە یان خواردنێکی زۆرە یعنی گرفتێک هەیە بێ چارەسەری بکات زۆر باشە جیاوازی پەستانی خوێن کە پەستانمان بپێوینواتە زەخت بگرین لە دەستێک بۆ دەستێشتر تا چەنە ئاساییە لە ڕووی زانستیەوە ئێمە تا لە دە کەمتر بێ ئاساییە بەس لە دە زیاتر بێت واتە یەک نمرە لە ناو خەڵانە زمانە یەک لەنە بۆم ئەم لە سیانزە بەهشت بێ ئەم لە خوارد چواردە بەهشت بێ ئاساییە بەڵام زیاتر لە چواردە بەهشت بێ لە ڕووی زانستیەوە مانای ئەوەی بۆڕی خوێن دەستی کردو بە نیشتنی چاوری خوێنیان پرۆسی ئەترۆسکلۆسیس ڕوادات یان نیشتنی چاوری خوێنە ئەبێ ئەم کەسە پشکنین بکات پشکینەکانی نەخۆشەکانی دڵ چاوری خوێنە شەکرەیە ئەم بابەتانە بێ پشکنین بکات دوایین ڕێنمایت بۆ ئەوانەی کە گرفتی دڵیان هەیە بەگشتی چی بکەن ڕاستەکەی پابند بوون بە دەرمانەکان لە بوونی نیشانە ڕۆژەکان بشکێن و سەردانی پزیشکی پسپۆرکەن بۆ ئەوی گرفتیان بۆ دروست نەبێت لە بەرەوەی نەخۆشانی دڵ ئەگەر بێت و گوێ بە نیشانەکان نەدەن تووشی ماکەکانە بن بەداخەوە دیاردەی جەڵتەی دڵ جاردەی گیران بۆ ڕێکانی خوێن زیاترە لەو کەسانەی کاوە پابند نین بە ڕێنمایی باشە هیچ شتێکی تایبەت ماوە پێمانی بڵێ زۆربەی کات ئەم کەسانەی کە نەخۆشی دڵیان هەیە بەتەمەنن ئەو کەسانەی زۆر احتیمال نەکەنە سەر قسەکانیان سەیری نیشانەی نەخۆشە بەتەمەنەکان بکەن ئەگەر زانیتان نیشانەیان تا دەرەکەوێ بە هەر جۆرە لە جۆرەکانمی ڕێگر بن لە بەڕۆژوو بوونیان باش کەواتە ئومێدمان سەلامەتیە بۆ بینەرانی خۆشەویست و بۆ هەمولایەک دەستخۆشی بۆ بەڕێز دکتۆر سپاس بۆ زانیارەکانت